دوو گەنجی لوبنانیم بینی ئیمڕۆ طبعا ئیتر یەکی لەو گەنجانن کە ملوانکەیان لە ملایە و گوارەیان لە گوێیان باشە طبعا کەناڵێکە گەڕۆکە بەناو بازاڕە ئەسوڕێتەوە ئەڵێ چی ئامۆژگاریەکەت هەیە بۆ ئافرەتانی کە حیجابیان لەبەرایە یعنی ئایا پێت باشە حیجاب ئەکەن یا حیجاب ناکەن پێت باشە ئافرەت باڵاپۆش بێ ئافرەت باڵاپۆش نەبێت ئەزانی یەک لە کوڕەکان ئەڵێ چی ئەڵێ ئەگەر ئافرەت بیزانایە پیا و چۆن نەزەر لە ژن ئەکات چی هەستێکی بۆ ژن هەیە وەڵڵاهی بە ئاسن خۆی دائەپۆشی بە ئاسن باشە ئەمە کەسێکی سەر جادەیە لە کۆڵانەکان کە ئەسوڕێتەوە قژی درێژ کردو و ملوانکەیەکی دانا و ڕەنگە ئەم سینەما تەواو بێ و بڕا بۆ ئەو نادی تەواو بێ بۆ ئەو کافتریا بڕات ئەمە کەسێکی سەر جادا کەسێکی بازاڕی ئەمە نەزڕەیەتی بەرامبەر بە ئافرەت دانەیەکی تریان ئەڵێ ئەگەر من ئافرەت بوومایە باشە من ئافرەت بوومایە دوایی بوومایەتەوە بە پیاو ئەو کاتە بگەڕامایەتەوە بە هەر چی شتێک یعنی بە هەر شتێک بە هەر هێزیەک وایە نەمەهێش پیاو بمبینێت بۆیە ئافرەت کاتی خۆی باڵا پۆشەکات ئەو باڵاپۆشیە بۆدیگاردێتی حرەسێتی قەڵایەتی شورایەتی ستارەیەتی دیوارێتی خانوویەکە ئەیپارێزیە دڕع ئەم ئافرەتە ئەپارێزیە واللهی نەزەر لە دەموچاوی ئافرەت ئەکرێت باشە نەزەر لە جسم و لە هەیکەلی ئافرەت ئەکرێت بۆیە یعنی سەحابە فەرمون کاتێک فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد کە هەڵمانگر ئینجا ئەمانزانی ئەمە وەزنەکەیەتی بەخوای گەورە نەمان ئەزانی ڕەش پێستە یا سپی پێستە نەمان ئەزانی قەڵەوە یا زەعیفە هێندە باڵاپۆش بوو خۆی داپۆشی بوو ئافرەت بزانێ خۆی چی کائینێکی گەورەیە چەند ناسک و نازدارە نایەڵێ پیاوی نامەحرەم ببینێت نایەڵێ پیاوی نامەحرەم ببینێت ئافرەت یە کاتێ خۆی هەڕاج ئەکات جلێکی تەسک و تەنکە کاتە بەری سنگ و هەموو گیانیە کاتە ئەو ناوە بۆی پیاوی خەڵک سەرنجی پیاوی خەڵک بە خۆی ڕاکێشەیە ئەم ئافرەتە لە ماهیەتی ئونوسەتی خۆی تێ نەگەیشتووە ئەگەر بزانی ئەو بە کاڵا کراوە ئەو هەڕاج کراوە قەت شتی وا ناکات بەداخەوە ئێستا ئافرەتیان لە سۆشیال میدیایە سوک کردووە وایان لە ئافرەت کردووە ئافرەت ئەبێ جەسەدێکی ڕوود بێت بۆ بەتاڵکردنی ئارەزوو غەریزە بێت یعنی بۆ ئەوەیە یعنی وایان لە ئافرەت کردووە یا ئێستا حالیان یعنی تۆ بڕۆ سنتەرەکان بزانت چییە خوڵکێت بڕۆ بۆ دکتۆری تەجمیلات بڕۆ بۆ هەموو ساڵۆنانە بزانە ڕۆژانە چی ئەگوزەریە خەڵک خەریکی چییە ئافرەتیان هەڕاج کردووە ئافرەتیان والێ کردووە یعنی ببێتە کاڵایەک وەکو ئەوروپیەکان چۆن ئاوا دەست بەدەستی بە ئافرەتەکەن ئافرەت هەر لە 13 ساڵی 14 ساڵی و کچێتی خۆی لە دەست ئەدا خەریکە یعنی ئەیانەوەی ئەم کۆمەڵگایش بۆ ئاقارەیە برن ئافرەت بابە یعنی جوانترین مەخلوقات کە خوا خەڵقی کردبێ ئافرەتە کاکە هەر شتێکی جوان لە ماڵەوە حەز ئەەکەی بیشاریتەوە حەزەکەی یعنی حافیزەیەکی بۆ دابنی تۆ سەیری کە مۆبایلێک باشە ئەو مۆبایلە بۆچی ئەو بەرگەت لێداوە لەبەر ئەوە پارێزراو بێ لە شکان لە هەموو پیسیەک بۆ ئەوی شتی بەرنەکەوێت ئەی پارێزی ئەی تۆ معقولە تۆ ئەو جوانی خۆت ناپارێزی یعنی هەموو کەسێک جسمی تۆ ببینێت جوانی تۆ ببینێت ڕۆیشتنی تۆ چۆنە بیبینێت یعنی تۆ چی ماهیەتێکە یان نازانم هەموو شتێکت لە دەست داوە بەهاو قیمەتی خۆت لە دەست داوە بۆیە تا بۆتان ئەکرێ باڵاپۆش بن واللهی پیا ئافرەت بزانێت لە چاوی پیاوەوە لە باڵاپۆشیە چەند بە بەهاو بە قیمەتە واللهی نەیهێش ئەبەت دەموچاویشی دیار بێت ئەها پیاوە ڕازگۆکان پیاوانەکان ئەوانی کە ڕیجالن کاتێک ئافرەتێکی باڵاپۆش ئەبینن شەرمی لێکەن هەر شەرمی لێکا بۆ خۆی چونکە ئەو ئافرەتە هەیبەت و سامێ پەیا ئەکات بەڕێە ئەڕوات وەک ئەو وایە هێزێکی زۆر بەو جادەیە بڕوات کاتێ بە بازاڕە ئەڕوات وەک ئەو وایە قووەت و هێزێکی زۆر بەناو بازاڕە بڕوات کاتێ بەناو زانکۆیە ئەڕوا قووەت و هێزێکی زۆر بەناو زانکۆیە ئەڕوات بەڵام تێناگات بەداخەوە تێناگات بەڵێ ئەوە لەسەری ئێوەیە ئەو باڵاپۆشی ئێوە بۆدیگاردە حرەسە حیمایەیە تۆپە تەیارەیە هەموو ئەو شتە بەهێزانەیەکەوە ئینسانە پارێزن